سلااو هاوڕێیانی خۆشەویستی وادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیددیۆیەکی نوێ هاتمۆلاتان. لەم ڤیددیۆیە هەوڵ دەدەم خوێندنەوەیەک بۆ یاری ئەو یاریەکە ئێستا تەواوی جیانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. ئەویش یاری ئێکسپیدیشن 33 یەکێک لە ناوازەترین یاریەکانی ئەم ساڵ بەبێ هیچ گومانێ. دوای تەواوکردنی یاریەکە و نزیکەی 18 ساعات بەسەربردن لە ناو یاریەکە اینجا هاتووم ئەو ڤیددیۆ بۆ ئێوەی خۆشەویست دەکەم. هیوادارم بە دڵتان بێت و هیوادارم دەربارەی یاریەکە کورتە ڕوونکردنەوەیەکم دابێت. ئەو یاری لە ماوەیەکی کەمدا جیانی داگیر کرد و گەیمەرێکی زۆری لە خۆی کۆ کردەوە. تیمێکی 33 کەسی کە لە ساڵی 2020 لە یوبیسۆفت دەرکران دروست کراوە. توانیان کارێکی هوەری لە ئاستێکی بەرزدا پێشکەش بە جیانی گەیم بکەن. جا سەرکەوتنە گەورەکە لەوەدا بووە خاوەنی بارزترین نمرە لە هەموو یاریەکانی یوبیسۆفت لە ماوەی 19 ساڵی ڕابردوو. یعنی یوبیسۆفت لە ماوەی 19 ساڵ هەر یاریێکی دروست کردبی ئەو تیمە 33 کەسیە توانی نمرەیەکی زۆر لەو زیاتر بەدەست بێنێت کە یوبیسۆفت لە ماوەی ئەو 19 ساڵەدا دروستی کردووە. بە قسەی دەرێنەری یاریەکە کە دەڵێت هەستی بە بێزاری دەکرد لە یوبیسۆفت بۆیە بڕیاریدا کە پەرە بەو یاریە بدات کە بەلای زۆرێک لە گەیمەرانەوە یەکێکە لە شاکارەکان. جا ئەو تیمە 33 کەسە هیچ ئەزمونێکیان نەبووە لە دروستکردنی یاریە گەورەکان، بەڵام ئەوەی کە گرنگ بوو ئەوان گەیمەری ڕاستەقینە بوون. هەر بۆیە توانیان ئەو شاکارە دروست بکەن، چونکە ئەوان دەیانزانی گەیمەری ڕاستەقینەی یاریەستۆریەکان چیان دەوێتن، ئارەزوی چی دەکەن و چاوەڕوانی شتێک دەکەن. جا دەرێنەر خۆی گوتی بەڵێ ئێمە 33 ئەندام لە 33 ئەندام پێک دەین، 32 گەشە پێدەر و سەگێک. سەگەکەش بە یەکێک لە تیمەکەی خۆیان هەژمار کردووە. دوای ئەو سەرکەوتنە خەیاڵی بەدەستیانێنا سەرۆکی فەڕەنسا، چونکە یاریەکە فەڕەنسیا، ماکرۆن هاتە دەنگ و دەستخۆشی و پێرۆزبایی لە ستۆدیەکە و تیمی دروستکەرانی یاریە زۆر ناوازەکە کرد بە بۆنەی ئەو سەرکەوتنە خەیاڵی کە لە ماوەیەکی کەمدا بەدەستیان هێنا. جا ئەگەر بە کورتی باسی یاریەکە هەم چیرۆکەکەی و هەمیش شێواز یاریکردنەکەی بکەین. جۆری یاریەکە ئەدڤێنچەر و پەزڵە. گەیمپلەکەی شێوازێکی هەیە کە پێ دەڵێن تورن بیست کە دەتوانی یاریزان دەتوانێت کۆنتترۆلی کۆمەڵێک کارکتەری ناو یاریەکە بکات. کە بەلای خۆم وەکو شخصی یەکێکە لەو شێوازانەی کە حەزی پێ ناکەم، بەڵام ستۆدیەکە توانی وا بکات تەنانەت ئەوانەی کە ڕقیان لەو گەیمپلەیە عەشقی یاریەکە بن. کاتێک ڕوبەڕووی بۆسەکان دەبیەوە شۆک دەبی، وەک ئەوەی بەرامبەر بە شاکارێکی سینەمایی وەستابی وایە. قورسە، بەڵام ئاسان لەگەڵی ڕادێت و واد ناکە بتخاتە حاڵەتێکی بێزاریەوە لە یاریەکە. چیرۆکەکەی یاریزان کۆنتترۆلی کۆمەڵێک کارکتەری ناو یاریەکە دەکات کە کاتێک هەوڵ دەدەن ڕووداوێکی ساڵانە بوەستێنن کە پێی دەڵێن گۆماج، کە تێدا خەڵکانی تەمەنێکی دیاریکراو لەلایەن قەوارەیەکی نادیارەوە دەسردرێنەوە کە بە وێنەکەش ناسراوە. هەڵمەتەکە بە سەرکردایەتی گۆستاف گەشت دەکات بۆ جیانێکی خەیاڵی و تاریک بە دوای لەناوبردننی نیگارکێشەکە و شکاندنی بازنەی مردندا دەگەڕێت. خاڵە سەرچیەکانی چیرۆک گۆماچ لە چوار خاڵ پێک دێت. خاڵی یەکەمیان گۆماچ هەموو ساڵێک نیگارکێشەکە بەخەبەر دێت و ژمارەیەک دەکێشێت لەسەر یەک بڕگە. هەموو کەسێک لەو تەمەنە دەست بەجێ دەسردرێتەوە. هەڵمەتەکە خاڵی دووەم هەڵمەتەکە گروپێک لە خۆبەخشەکان لەوانە گۆستاف، مایلی و ئەوانی تر دەست دەکەن بە ئەرکێک بۆ وەستاندنی نیگارکێشەکە و لە ناوبردننی ساڵانەی. خاڵی سێم وێنەکێشەکە قەوارەیەکی نادیار کە دەبێتە هۆی گۆماچ و دوژمنی سەرەکی یاریەکەیە. کیشوەرەکە کە خاڵی چوارەمە بێل ئیپۆکی و جیانێکی خەیاڵی تاریک و ترسناکە کە بە ئەم لە شوێنێک لە شوێنەکانی فەڕەنسا وەرگی درراوە. کاڵمەتەکە لەوێن دەر لەو کیشوەرە بەڕێوە دەچێت. گۆستاف ئەندازیارێکی لێهاتوو کە سەرپەرشتی هەڵمەتەکە دەکات و کارکتەری سەرەکی یاریزانە لە سەرەتای یاریەکەدا. مایە کارکتەرێک کە دەوەریەکانی وەکو ئەلیسیا دەگەڕێنێتەوە لە بەشی سێم و دەبێتە وێنەکێش کە دەبێتەوەی
ئەنجامەکانی چیرۆکی جیاواز. چیرۆکی یاریەکە یەکێکە لە خاڵە بەهێز و خاڵە سەرەکیەکان کە بووە هۆکاری ئەو سەرکەوتنە گەورەیە، پڕە لە هەست و سۆز و حاڵەتی کە ئابا، پڕە لە دیالۆجی کاریگەر و بەمانە کە سینی ناوازە و جەرگ بڕ و ئەوەی زیاتر وای کرد ئاشقی ئەو یاریە بم هێلی گێرانەوەی چیرۆکەکەی زۆر 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 نایە بە گەیمەر دەخاتە حاڵەتێکەوە دەقە بە دەقا بە پەرۆژ بی بۆ ئەوی بزانیت لە دیمەنی دواتر یاخود لە داهاتوودا چی دەبێت. لە کۆتاییدا لە هەمووی سەرنجڕاکێشتر و ناوەزەتر ساوندتراکەکانی بەجددی شاکار بوو، ئەفسانە بوو. هەر ئەوەندەی هێدسێتەکەت بەکاردێنە ئیدی تەواو ساوندتراکەکانی داگیریان دەکردی و نەدەتوانی یاریەکە بکەیت یاخود گوێ بگری. بەجددی ئەزمونێکی دایە بوو لەگەڵ ئەو یاریەدا کە دەمێک بوو ئەوها بە حەماسەت و بەچێژەوە یاریەکم نەکرد بوو. بەڕاستی ئافرین بۆ یەکە بە یەکەی ئەو تیمەکە و شاکاریان دروست کرد. لە کۆتاییدا دەڵێم گوناحە ئەو یاریە تاقی نەکەیتەوە، بە تایبەتتر ئەوانەی وەکو خۆم ئاشقی یاریە ستۆریەکانن. ئەوە یەکێک لە ناوازەترین یاریەکان، یەکێک لە ناوازەترین ستۆریەکان لە دەست دەدەن ئەگە کاتی خۆتان بە تاقیکردنەوە ئەو یاریە تەرخان دەکەن. بێگومان پاڵێوراوی یاری ساڵ دەبێت و ئەگەر یاری ساڵیش نەبات، چونکە هەندێک یاریمانێ و هەندێک یاری چاوەڕۆنکراویشێ کە دەردەچن، بێگومان ئەگەر یاری خەڵاتی ساڵ نەباتەوە دڵنیابن کۆمەڵی خەڵاتی گرنگی ساڵ دەباتن و ڕێتینجی بە لای منەوە کە نزیکەی 18 ساعت لە ناو جیهانەکەیدا یاریم کردووە 9.3 لەدا. یاریەک شاکارێک ئەفسانەیەک کە بەڕاستی تا گەیم هەبێتن دەمینێتەوە لە زێنی بینەر و یان لە زێنی گەیمەردا. تا ڤیدیۆی تر دێم وڵاتان هەر سەرفرات بێت.